من سەرۆک عەبدوڵڵا ئۆجەلان بە هادیەک بە منشیەک بە ڕێبەرێکی دڵسۆز و خۆنەویس و خۆبەخش و قارەمان و مێژوو و کەلتور و چاند و هەموو شۆڕشی کورد پێناسە ئەەکەم لە سەرۆک ئاپا و هەمووی لە ئیمراڵی قەفیز کراوە. عەبدوڵڵا ئۆجەلان یانێ سەرۆک ئاپۆ یەک نەفەر نییە ئەگەر کەسێک وا بیەوێت کورە کوردێکە و ئیتر لەسەر ئایدۆلۆژیای خۆی گیراوە و دڕی کاپیتالیزم و سەرمایەدار و دەوڵەتانی دەوروبەر بووە ئیتر حەقێتی و بگیرێ لەبەرەوە دژی ئەوان بوو. نەخێر، ئەوە هەڵەیەک پێناسێکی زۆر هەڵەیە. پێناسەی عەبدوڵڵا ئۆجەلان ئەبێ بێڵێ پێناسەی 6 ملیۆن کورد 6 ملیۆن ڕاو بۆچوون لە کۆمۆنیست، لە سوسیالیست، لە ئیسلامە دیموکراتیک، نە ئیسلامە داعشی ناڵێم، ئیسلامێک کۆمەڵگەهی، ئیسلامێک لەسەر ئەساسی بنگەهی 13 ساڵەی ڕێخستنی محەممەد، نە ئیسلامێک لەبەر بەرڕەوەندی مەلاکانی ئاخوندەکانی تاران و مەلاکانی بەکرێگیراوی میتی تورک و مەلاکانی دەوروبەری بەشار ئەسەد و مەلاکانی دەوروبەری سەدام حوسێن و مەلاکانی دەوروبەری ئەحرار شام سوڵتان و مراد ئەلقاعیدە بەرەی نووسرە. ئەمانە هەموو ئەمانە دژی مرۆڤن و دژی ئیسلامن و دژی پێغەمبەرن. ئەمانە ئیسلام نین، پێناسێکیان هەڵگرتووە بەناو ئیسلام بۆ داپڵۆسینی مرۆڤایەتی. برای بەڕێزم، هەموو مرۆڤایەتی بۆ بەتایبەت دەوڵەتانی ئوروپا کە بەداخەوە هەندێک لە مرۆڤەکانی ڕۆژەڵاتی ناوەڕاست و هەروەها لەناو گەلی ئێمەی کوردیشا هەن دەوڵەتانی ئوروپا بە منجی و بە ڕزگارکەری گەلی کورد ئەزان لە حاڵێکە ئەوانن بە سەدان ساڵە بە هەزار ساڵە ئێمەی کورد پارچە پارچە ئەکەن لەبەرچی لەبەر نەوت و کانزای ئابووری و ژێرخانی ئابووری و چەک فرۆشتن بە دەوڵەتانی داگیرکەری کوردستان. ئەوان بۆچی دژی سەرۆک ئاپۆن یا عەبدوڵڵا ئۆجەلانن؟ ئەوان دژی تەنیا عەبدوڵڵا ئۆجەلانین. عەبدوڵڵا ئۆجەلان جانتایەکی پێیە 6 ملیۆن کوردی تیا جێبۆتەوە. ڕزگاری 6 ملیۆن کورد لە جانتاکەی ئۆجەلانەیە. گەر ئەو جانتا وا بیری لێەکەنەوە ئەو هزرە ئەو فەلسەفە لێ بخێنەوە ئیتر کورد بندەست و کۆیلە ئەمێنێ بۆ ئەبەد. ئیتر وا بیری لێەکەنەوە ئەمە لە هەڵەیەکی زۆر قورسان با دژمنان و داگیرکەران و کاپیتالیزم و لۆکەرەکانیان بزانن. ئۆجەلان دەیان و سەدان ئۆجەلانی دروست کردووە خەوتوون ئامادەن ئەو بیرۆکە بە مرۆڤ بە ڕزگاری مرۆڤایەتی بگەێنن و ئیشی گەێنن. بەڵێ کێشە دروستەکەن، بەڵێ شەهیدەکەن، بەڵێ تاڵانەکەن، بەڵێ شارە ڕوخێنن، بەڵێ گوندەگرن، بەڵێ زیندانەکان پڕەکەن، بەڵێ قەڵەمەکان ئەشکێنن، بەڵێ مێژوو پەلامار ئەدەن. ناتوانن ئەگەر بیان توانایە 1000 ساڵ پێش ئەیان کرد. کە مادام ماوەتۆ تا ئیمڕۆ سەردەمی زانست و تەکنۆلۆژی و علم و سەنعەت و بەرەو پێشوونە هەر گەنجێک لە هەر بەشێکی کوردستان لە هەر گوندێک لە هەر شارێک 1000 هێندەی من ژیر و تێگەیشت و زانایە. لە مەسئلەی بێ تەکنۆلۆژیا کە بۆیان نەکراوە نە قەڵەمێک بوو نە خوێندەوارێک بوو بە 10 شار بڕوایەت میرزایەک بوو، میرزایەک نامەکەی ئەخێدۆ نیمەی غەڵەت بوو. ئیمڕۆ ئەوە ڕۆیشت، هیچ قووەتێک ناتوانێت گەلی ئێمەی کورد بسڕێتۆ. سڕانەوەی گرتن و ڕەفاندن و دزی و تاڵانی سەرۆک ئاپۆ زۆر هەڵەیەک قورسیان کرد و بەسەر خۆیان ێشکاوە و بە قازانجی فەلسەفەی ئۆجەلان و گەلی کورد و لە هەر چوار بەشی کوردستان. ئەزانی چۆنە وەختێ تۆ بی بەخۆر ئەنرژی بە هەموو دنیا ئەدەی، وەختێ بی بە نیو ئەسێرە تۆزێک ئەو تۆزە ئاسان ملی ئەگیرێ و با بدرێت. ئۆجەلان خۆر بوو بۆ ئاڵەم بەشەریەت بوو. دەی ئەمە زۆری فەرقە. کابرا هەیە هەموویانم خۆشەوێ،
ئائیسە لەم حاڵا من وێسام و قسە بۆ جەنابە دەکەم دژی هیچ ڕێکخراوێکی کوردی و سیاسی و دینی نیم وەرێ واقعەت من ناتوانم بشارمۆ لە بەرخاتر درۆ بۆ گەلی خۆت خیانەتە هەر جاشایەتیە وەختێک تۆ ئەبینی خۆرێکی هەڵهاتوو هەموو دار و قوربنی دنیا ئەچێژێ بەرژەوەندی مادە پەرەسەکان زلهێزەکان دەوڵەتانی ئەقلیم و دەوروبەر پەلامار ئەدەن بتگرن بەکرێ بتکەن بە کۆیرە بە مەوعیدگایە درۆ دەوڵەتان بۆ دروستەکەین چەکتان پێدەین دنیاتان بۆ ئەگرین ئەمەتان بۆ ئەەکەین واتان لێ ئەەکەین ئەتانکەین بە دەوڵەت هەر ئەوانەیە کە وعدیان بەنەتەوە و گەری ئێمەدا ئەتانکەین بە دەوڵەت یەکەم خۆیان دژی دەوڵەتی کوردی بوون یەکەم خۆیانن دژی کوردن یەکەم خۆیانن کورد قڕەکەن دیکە سەرکردەیەک ڕێکخراوێک دیندارێک سیاسیەک هێشتا لە قەپەدێکی چکۆلایە ئاسان هەڵەگیرێ بگۆزێتر و سەرکردەیەک لە دنیایەکی 6 ملیۆن کوردی و لە دنیایەکی گەورەتر لە کورد تێبووە و هەیە قرسە بەڕاستی قورسە هەڵتەکان و هەڵوەشانەی ئەوە بۆ ئەوەیە دەست بۆ ئەوە ئەبن ئەیانەوێ ئەم کۆسپە ئەم ئاستەنیە ئەم شتە گەورە لەسەر ڕێ لابن مەسەلەی هەورامی هەیە دوو سەڵا بۆ هەورامی زۆر ژیرن هەورامیەکان ئەڵێ پاوارگیرۆ بێ پاماڵی وێمانە ئەوانە پادارن ئەوانە هزریان پێیە ئەوانە بگرە ئەمانیش ئۆکەیە خوراون لە شۆڕشی گەلی کووردا زۆربەی ئەو شۆڕشانێک کە منتەقە و ناوچە بوون هاتوون ئەو کاریانە کردووە سەرکردەکانیان ترۆر کردوون یا گرتوونیان یا دەریان کردوون لە وڵات ئیتر باخەکەی بەلاڕاتووە و دۆڕاوە و ئاسبەتاڵی کردووە و لەبەی ناچووە ئەم بەم بە ئەزمونەوە بەم ئەقڵیەتەوە هاتنە بەرەوە کە ئۆدەلان بگرن و پەکەکەشکەن بە پیاوی خۆیان و بیتوێن و نابودیکەن نەیانزانی ئەم بەردەی ئەوان دەسی بۆ بن بەردە دەتۆنیەکە یا 10 کیلۆەکە یا 100 کیلۆەکەی کۆن نییە ئاسان هەڵ ناگریێت ئامە کە دەستیان بۆ برد نەیانزانی دەست بردنێ بۆ کورەی دەوی دەکرێت دەبیر بە 10 دەوڵەت هەڵ ناگەڕێتەوە نە بیکە بە 1000 دەوڵەتیش ئەم ئەسێرە خاکێ ناگۆڕێ و هەڵ ناگەڕێت دەینە لەبەر ئەودەلان مەیکەن لەبەر پەکەکە مەیکەن لەبەرەوە سبەی تۆی نەبی بە خۆراکی گورگ وەرە کاکە یەکڕێت بین بەرابەر بە درمن تەمابین برابین هەر بیرۆکێکی هەیە من هێرشە بە مەسەری نەسوکایەتی پێکەم جێگەی ڕێز و تەقدیرە ئێمە ئازادی ئۆدەلان ئازادی هەموو ئەحزابی کوردی و هەموو گەلی کوردە بەبێ ئەملا ئەولا بەبێ چاواشەکاری بەبێ بمەوێ پەکەکە گەورەکەمەوە و ئەمن کۆیلەی پەکەکە نیم بمەوێ گەورەکەمەوە من ڕاستی کۆمەڵگا و هەزر و تەجرەبەی خۆم و ئەوەی ئەی بینێم لە دەور و بەرخۆمە تیاتوونی پەکەکە تیاتوونی 6 ملیۆن کورد و هەموو حیزبەکانیە